لاوانی سیروانی نوێ بڕنەوەیەکی گرنگی بەدەست دێنێ و دەچێتە پلەی سێمی ڕیزبەندی خولەکە لە میانەیەکی تر لە یاریەکانی ئەم هەفتەیە خولی نایابی لاوانی کوردستان یانەی سیروانی نوێ میوانداری لە سیروانی هەڵەبجە کرد. تایمی یەکەم یانەی خاوەن یاریگا بەهێزی دەرکەوت و بەهێرشبردنیش دەستیان بە یاری کرد و لە خولەکی 4 گۆڵ یەکەمی لە ڕێگەی پەیوەند قادرەوە تۆمار کرد. یانەی میوان هەوڵ یەکسانکردنەوەی ئەنجامەکەیاندا بەڵام جارێکی دیکە یانەی خاوەن یاریگا سەرکەوتوو بوو لە گۆڕینی ئەنجامەکە لە خولەکی 45 زائیدەن 2 لە ڕێگەی ئەیاد دەریاوە یاخود ئەیاد دیاریەوە. تایمی دوم یانەی سیروانی هەڵەبجە هەموو هەوڵێکی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو بەڵام بەپێچەوانەوە وێرۆن ڕەحمان ئەنجامەکەی لەسەر یانەی میوان سێ هێندە کرد و گۆڵی سێم و کۆتایی تۆمار کرد. لە کۆتاییشدا یاریەکە بە 3 گۆڵی بەرامبەر لە بەرژۆندی لاوانی سیروانی نوێ کۆتایی پێات. بۆ برنەوەیەش یانی سیروانی نوێ بەگوکردنەوەی دەخاڵ خۆی گەیاندە پلەی سێمی ڕیزبەندی سیروانی هەڵەبجەش تا ئێستا هیچ خاڵێکی کۆ نەکردوێتەوە و لە دواتیپی ڕیزبەندی خولەکەدایە.